بۆ پرۆگرام ئەم جارەی چیرۆکی من میوانداری هونەرمەندی گەورەی کورد مامۆستا عارەب عوسمانمان کردووە. ئەوەی بە تەزیرات ئێمە بووینە گۆرانی بێژ بتوانە لەگەڵمان بێم بچین لە شوێنێکی دیکە درێژە بە گفتوگۆکانمان بدەین. وڵا عەزم لێ بزانم کێن دەرا وەڵاهی پیاسەی شەقڵاوە ئۆ شەقڵاوە خۆشە سەفین نسارە بەس نییە و چیژەم دار ئەسپیندارە ئەمە لە داکو با دوعای بکە دوعایەکەت قبوور دەبوو پێت کوڕی لەسەر یەک دامێ عوسمان حەیرانی بابی شدیەکێک بۆ لە حەیران بێژە هەرە بەتوانێت داکەم دەیگۆ شیرێ منت لێ حرام بی گۆران عەیرانی بابت نەرێ من دەگریە سێ فڕقەی قەومی هەبوو لە عێراق یەک لە بەغدا یەک لە بەسڕا یەک لە هەولێر ئەوی بەری ئەو ڕۆژەی گرتێ دەبی ئەو دەستەی ببڕین ڕاپەڕین بەرپاکەین قوڕشیان لەسەری دەدا قۆڕ قوڕیان دەگرتەوە بەشنەکانی گۆ هەیلەدەی بابوو بڕێ عینە پیاو بوو هەستە پێشق قاپە قوڕ گیرایتەوە هەستە عوسمان مردی و دانیشتینە بە پەنجەرەی دەگۆ پێنجەرە لە پێنجەرەیە ئەرێ وەڵڵا پێم خۆشە باسی ئەو بابەتم لە بۆ بکەی و کات ئەو سەردەمەی کە ژنی دەینێ محەممەد زەزاز بینم خۆش بوو لەگەری دەرێ مادام هەروایە وەرە دەچینە ماری عارەبی ئەو شوعارە بزنێ دەینی دەکەینە ئەمنی مەولودم دەکرد عەفلەم نەدەکرد یازدە کاری تەبوو خانیمە ئەو ملەتە لێکرا ڕووی لە سەربانی کرد وەچی بەلەمی ئەوای لێدات چار پێنج کاری تەماشکە چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9